ساوسان لەبێتۆم کاتتان باش بینەرانی شارپرس هەڵبەت لەگەڵاتنی هەر جەژن و بۆنەوە ئاهەنگێک گەشتیارێکی زۆر بەپێی ئامارەکان ڕوو لە هەرێمی کوردستان بەگشتی و شاری سلێمانیش بەتایبەت دەکات. شاری سلێمانیش جارێکێکە لەو شارانەی کە بەردەوام لەگەڵاتنی هەر بۆنەوە جەژن و ئاهەنگێک لە ناوەڕاست و باشووری عێراق و ڕۆژهەڵاتی کوردستان و هەروەها گەشتیارانی بیانی بە ڕێژەیەکی بەرچاو زۆر ڕوو لەم شارە دەکات. دیارە ئەمارێکی فەرمی تا ئێستا لەلایەن بەڕێبەراتی گەشت و گوزارەوە بڵاو نەکراوەتەوە کە ئایا پێش جەژنی قوربان چەند هاوڵاتی بە دیاریکراوی سەردانی شاری سلێمانیان کردو، بەڵام لەگەڵەوەی کە سبەینی یەکەم ڕۆژی جەژنی قوربانە ڕێژەیەکی زۆر گەشتیار ئێستا کە من لە بازگەی تاسوو جەم دەبینرێت لێرە دەبێت گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەم لەگەڵ ئاکۆ ئەحمەد بەڕێوەبەری پشکنین لە بەڕێبەرایەتی گشتی گەشت و گوزار. سڵاوت لێبێت کاک ئاکۆم، کاتت باش. هەرچەندە جارێ زووە باز لە ئامارێکی فەرمی بەڕێبەرایەتیەکەتان بکەین، بەڵام بە پێی خەمڵاندنەکانی ئێوە بە پێی ئامارە نافەرمیانەی کە لای ئێوە هەیە ڕێژەی یاخود هاتنی گەشتیاران لەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو جەژنی قوربانی ساڵانی ڕابردوو و جەژنی پاریش جەژنی ڕابردووش کە جەژنی ڕەمەزان بوو چۆنە؟ بەڵێ ئێمە وەک بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلەیمانی لە بۆنەکانە پێشڕۆفتە لەسەر ڕاستپێی بەڕێز بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سلەیمانی چەند تیمێک ئامادە ئەکەین. ئەم تیمانەی شوکارەکانیان ئەوە بێت، تیمێکمان لە بازگەی تاسڵجا بێت، تیمێکمان لە بازگەی عەربە دەبێت. ئەم دوو تیمە ئیشیانەوەی پێشوازی بکەن لەو گەشتیارانەی کە لە خوار و ناوەڕاستی عێراقەوەیە شاری سلەیمانی و لە سنووری خاڵە ڕۆژهەڵاتەوەیەن. ئەم تیمە پێشوازیەکەن لە گەشتیار بە پێدانی بەرۆشۆر و نەخشەی گەشتیاری و شیرینی بۆیان و هەرگ لەو گازندە و کێشەیەکیانە بێ بۆ شوێنی حەوانەوە یا بۆ شوێنێک لەوێ چارەسەری بۆ کێ و ڕێنوێنی ئەکرێت. هەروە سەنتەرێکی زانیاریشمانە بێت لە شارڕێی سالم. ئەم سەنتەرێ شوکاری ئەوەی بچوار سەعات کراوەیە بە هێڵێکی گەرم بۆ گەشتیارانەی کە هێنە شاری سلەیمانی، ئەگەر کێشەی شوێنی حەوانەوەیانە بێ، کێشەی خواردنگەیانە بێ، کێشەیەکی ئەویان کە بگەنە ناوچە گەشتیارەکانی سنووری سلەیمانی لێوە ڕێنوێنی ئەکرێ و ئەڕوات. و ئێمە تەبعەن سەرڕای ئەوەش یەک دیژنەی چاودێری کەماداناوە لە ڕۆژانی جەژنە. ئەو دیژنەی شوکاری ئەوەیە شوێنەکان کراوە بێ بە ڕووی گەشتیارە، وەکو ڕێستۆرانت و وەکو پاسپورت و ئەمانەوە هەم چاودێری نرخیش. ئەو شوێنانەی کە شوێنی حەوانەوە نرخ هەڵواسراوێ بەرچاوڕوون بێ بۆ گەشتیار و ئەو شوێنانەی کە خواردنی پێشکەشەکەن مینویان دانابێ و بۆی کە گەشتیار بزانێت نرخی شتەکان چۆنە و یاری بە نرخ نەکرێ و قۆڕخکاری نەکرێ. و بۆ هاتنی گەشتیاریش بۆ شاری سلەیمانی ئێمە گەشتیارێکی باش سەردانی شاری سلەیمانی کردووە بە بۆنەی جەژنی قوربانەوە. ئەمە دوو ڕۆژ ئێمە کە تیمەکانمان لە بازگەکەیە زۆر بە باشاڕوونی و بە ئاشکرا کە لە بەرەبەیانی زۆرتاک ئێوارانە درانە گەشتیار بەردەوام بەڕێوە بۆ هاتووە. ئێساش ئێمە لە بازگەی تاسڵجەین گەشتیارێکی زۆر ئەبینرێت و هەموو برادرانی بازگەکانی زۆر هاوکارن، ئاساییش زۆر هاوکاری گەشتیارن، هاوکاری تەواو کراون. ئەو پاسانەی کە گروپاتی سیاحیە ئەوانەی بە سەیاری خۆیان هاتوون، یان خێزان بێ یا گەنج بن، ئەمانە هەر کێشە و گرفتێکیان نییە. فەورەن بلاگریستی بۆ کرێ و داغری شاری سلەیمانیە بە هیچ گرفتێ بۆ گەشتیار دروست نابێت. لەو شوێنەدا و شوێنی دانیشتنیان بۆ ئامادەکراوە، بۆ مارکێتیان بۆ کراوە، شوێنی نوێژیان بۆ کراوە، زۆر ئاسانکاریی تەواو کراوە بۆ گەشتیار کە هێتە شاری سلەیمانی. بۆ ئێمە ئامارەکان خۆشبەختانە بۆ جەژنی قوربان کە پێشبینیەوە کەم زیاتر لە 100,000 گەشتیار بێتە شاری سلەیمانی لەبەرەوەی بۆنەی جەژنی قوربان لە خوار و ناوەڕاست 6 ڕۆژ شووی فەرمی ڕاگەیەنراوە، ئیمتیحانات نەماوە و هەلای خۆشمان 5 ڕۆژ بچووە. بەڵام ئەوە بوو کە ئێمە لە جەژنی نەورۆزە هاوکار بوو لەگەڵ مانی ڕەمەزانی پیرۆز، ئەو بوو گەشتیارێکی کەم هات و هەم لە جەژنی ڕەمەزانی شاکاتی ئیمتیحانات بوو لە خوارەوە پشوو نەبوو، ڕۆژێ دواتر کرا بە جەژن. ئەوەش دەم گەشتیار هات، بەڵام بەو ڕێژەیە کە ئێمە ئەمانویست نەبوو. بەڵام خۆشبەختانە ئێستا ئەبینرێت کە گەشتیارێکی زۆر ڕووی لە هەرێمی کوردستان و تایبەتی شاری سلەیمانی کردووە و پێشبینی ئەوە کە 100,000 گەشتیار بێتە شاری سلەیمانی. بەڵام وەکو ئامارە سەرەتایەکان ئێمە جارێ هیچ ئامارێکمان وەرنەگرتووە، لەبەرەوەی ئێمە دوو ڕۆژ پێش جەژنەوە ئامار کۆکەینەوە. لە دوێنێەوە ئامار کۆکرێتەوە، دوای ئامارێکی سەرەتایی ئەبێ ناپەرمی ئەبێ کە ئێمە ڕایگەین بۆ بەڕێستان لە کۆتایی جەژنە ئامادە ڕسمیەکە بە کۆنگرێکی ڕۆژنامەوانی لەلایەن بەڕێز بەڕێوەبەری گشتی و لە بەڕادی گشتی ڕاگەیەنرێت. ئێمە بۆ تا کۆتایی مانگی 5 2023 تا کۆتایی مانگی 5 900,000 گەشتیار هاتوۆتە شاری سلەیمانی. باس لەوە کرد کە ئێمە هەمومان نەزانین لە کاتی بوونەوە هەنگەکاندا شاری سلێمانی کە لەو شارانی بەردەوام گەشتیار ڕووی تێدەکات. باست لەوە کرد ئاماری 5 مانگی ڕابردووتان بەجگە لە مانگی 6 5 مانگی ڕابردوو 900,000 گەشتیار هاتوۆتە شاری سلێمانی. لەم ڕێژە زۆرەی گەشتیارانە ئەم گەشتیارانە زیاتر خەڵکی کوێ ناوەڕاست و خوار و عێراقا، ڕۆژهەڵاتی کوردستانە گەشتیاری بیانیە. ئێمە و گەشتیارانەی کە دێنە شاری سلەیمانی بە ڕێژەی زیاتر گەشتیارانی ناوەڕاست و خواروی عێراقیەنە شاری سلەیمانی لەبەرەوەی کەش و هەوا و هەرێمی کوردستان لەبارە بوو. شاری سلەیمانی و هەرێمی کوردستان ئارامیە بەڕاستی. واروها لەگەڵ ئەوەشە
ئەو گەشتیارانەی کە هەر لە خواو ناوەڕاستەوە ناگرێتەوە ئێمە لە دەروازە سنووریەکانیشەوە گەشتیارمان بووە هەم لە نێو فڕۆکەخانەی و دڵ سلەیمانی و گەشتیاری بیانیشمان بووە بەڵام ئەو ڕێژە گەشتیارە زۆرەی کە هێتە شاری سلەیمانی ناوەڕاست و خواروی عێراقن. داخستنی گەشتە ئاسمانیەکانی وڵاتی تورکیا بەڕووی فڕۆکەخانەی دەوڵەتی سلێمانی ئەمە تا چەند زیانی بەکەتی گەشتیاری پارێزگای سلێمانی؟ وەڵڵی ئەوە زیانی گەیانووە بەڕێزەکەم لەبەر ئەوەی ئێمە سلەیمانی فڕۆکەخانەمان هەیە گەشتیار لێرەوە سەفەرەکە بە پێچەوانەوە یەتەوە کە ئەمە عکس بۆتەوە چۆتە ئەوێ ئەوە کار ئاسانی نییە بۆ گەشتیارەکانمان ئەوە ئاستەنجیەک دروست دەکات ئەو گەشتیاری کێتە سلەیمانی ئەبێ بێتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرلەوە بە سیارە بێتە ئێرە و دوایش بە هەمان شێوە بگەڕێتەوە ئەمە بەڕاستی لەمپەڕێکی قورس دروست دەکات بۆ گەشتیارن ئەگەر ڕاستەوخۆ لە سلەیمانی بووە زۆر ئاسانکارتر و زۆر باشتر بوو و تەبەن کۆمپانیا گەشتیارەکانیشمان هەم زەرمەندنەوە. زانیارانی کە لای ئێوە هەبێ کێشەی گەشتیار کاتی سەردانی شاری سلێمانی دەکات زیاتر لە چ ڕوویەکە و لە چی یاخۆی دەبینێتەوە کێشەی کردی گەشتیاری بەڕێبەرایەتی گەشت و گوزاری سلێمانی کێشەتان چییە کێشە و گیرگرفتان چیە هەر لە نەبوونی میوانخانەکان هۆتێلەکان نەک لە ناو شاری سلێمانی لە دەوروبەری شاری سلێمانیش خۆ دەزانین چەند سەیرانگەیەکێ چەند شار و شارۆچکەیەکێ سەیرانگای بەسەرەوەیە ئەمانە کێشە و گیر و گرفتان چییە؟ ئێمە هەتا شوێنی حەوانەوەمان زۆر بێکەمە ئێمە ئێستا لە حالیە لە زیاتر لە 1500 مۆڵەتی گەشتیاریمانەیە لە ناو شاری سلەیمانی ئەم مۆڵەتە هەمووی شوێنی حەوانەوە و ڕێستۆرانت و خواردنگە ناگرێتەوە کۆمپانیا گەشتیارەکان نەگرێتەوە شوێنەکانی ترەگرێتەوە بەڵام ئەوەی کە ئێمە مەبەستمانە و بمانەوێ ئێمە تا ڕۆژانە کە تا شوێنی تازە و نوێ وەکو شوێنی حەوانەوە وتێل مۆتێل سەیرانگا بکرێتەوە بۆ کەرتی گەشتیاری پتە و بەقەوەترەکات ئێمە زیاتر لە ئێمە نزیکەی 200 شوێنی حەوانەوەی گەشتیاریمان لە ناو شاری سلەیمانی وەکو ئوتێل و مۆتێل بەدەر لە شوێنە میلیەکان ئەمە وەکو گەشتیاری و ئێمە ئەما کە ئیستیعابی بڵێن 35 بۆ 40,000 گەشتیارەکە کە تایە بخەوێت بەڵام بزەبت ئێستا ئێمە هەر لە ناو شاری سلەیمانی هەر ئەحماوامان نییە هەر دوکانمان نییە هەر بڕۆ لە سنکێ لە واژە سێ-چوار سەیرانگای گەشتیاریمانەیە هەم لە ماوەت لە شاخەسوور سێ-چوار شوێنی هاورامانیش بە هەمان شێوە هەمان هاورامان لە تەوێڵەوە لە بیارەوە لە ئاوێسەرەوە ئێمە لە سنووری ئێران کابینەی گەشتیاریمانەیە و سەیرانگامانەیە لە گورگێرەوە ئەنی ڕۆژانە خەڵک سەیرانگای نوێ ئەکاتەوە ئەو شوێنانەی کە لە ناکەونە ناوچەکانی شاری سلەیمانی شار باشجێڕ و قەراغ و ئەم ناوانە ئێستا خەڵکەکە فێر بۆ ناوچەی گەشتیاری ئەکاتەوە ینی خەڵکەکە حەزەکە شوێنەکەی گەشتیار بیبینێ و گەشتیار وەرگێ و داهاتێشیە بێ بۆی ئەو داهاتانە تەبعاً بۆ کەرتی تایبەتە بەڕاستی بۆ ئێمە نییە ئێستا ئەو گەشتیانێکێنە شاری سلەیمانی ئەو پارەی کە خەرجێکن لێرە سەرفیەکەن هەمووی بۆ کەرتی تایبەتە و بۆ خاوەن چێشخانەیە بۆ خاول تێلە بۆ خاوەن تەکسیە بۆ دەستگێڕە ئەوان مستەفید دەبن بەڕاستی زۆر سپاس بۆ ئەوەی بەڕێز بەڵێ بینەرانی شارپرێس دیارە لەگەڵ وەکو ئاماژەم پێک لەگەڵ هاتنی هەر بۆنەوە ئاهەنگێکدا لێرە لە شاری سلێمانی لایەنە پەیوەندیدارەکان دەست دەکەن بە ئامادەکاری بە تایبەتی ئەمڕۆکە سبەینێکە جژنی قوربانە هاوشێوەی جژن و بۆنە و ئاهەنگەکانی تر ئامادەکاری کراوە بەڕێبەرایەتی گەشت و گوزاری سلێمانیش ئامادەکاریکی تەواوی کردووە بۆ گەشتیاران ئەو گەشتیارانێکی یەکەم جارە بە نمونە سەردانی شاری سلێمانی دەکەن لێرە لە ڕێگەی مەکانیان وەکو خۆیان ئاماژیان پێکرد هەم لە بازگەی تاسوجەم لە ئەربەت بە هەمان شێوە دوو بازگەیان هەیە و لێرە لەلایەن تیمەکانیانەوە لیژنە پێکێنراوەکە بە چکلێت پێشوازی لە گەشتیاران دەکەن هەروەها ڕێبەرێکی گەشتیاریان هەیە کە تێدا شوێنە گەشتیاریەکان لە سلێمانی و دەوروبەری تێدا دیاری کراوە و لۆکیشنی یاخود شوێنەکان یا ناوی شوێنەکان چەند کیلۆمەترەکەی بە تەواوەتی زانیاریەکان لەسەر تەواوی شوێنە گەشتیارەکان لەم ڕێبەرەدا ئامادەکراوە بۆ گەشتیاران و ئەوان باز لەوە دەکەن کە لە 5 مانگی ڕابردوودا واتە بەجگە لە مانگی 6 ئەو ئامارەی کە تا ئێستا لای ئەوان هەیە و ئاماری فەرمیە 900,000 گەشتیار سەردانی شاری سلێمانی کردو و ڕێژەیەکی زۆر لەو گەشتیارانە لە ناوەڕاست و خوار و عێراقەوە هاتوون بە حکمی ئەوەی کە هەرێمی کوردستان لەگەڵ عێراق ڕۆژانی پشوو و کاتی جەژنەکان بە تەواوەتی وەکو یەکە لە بەرەما گەشتیاران بە مەبەستی بەسەربردننی ڕۆژانی جەژن ڕۆژانی بوون و ئاهەنگەکان یاخود ڕۆژانی پشوەکانیان لێرە لە شاری سلێمانی بەسەر دەبن وەکو خۆشیان ئاماژیان پێکرد ئەوان لە ناو شاری سلێمانیدا تا ئێستا وەکو شوێنی مانەوە و هۆتێل و سەرجەم ئەو پێداویستیانی کە پێویستە بۆ گەشتیار کێشێکی ئەو تۆی تێدا نییە بەڵام لە دەرەوەی شاری سلێمانی لە شار و شارۆچکەکاندا کۆمەڵێک ناوچەی گەشتیاری هەیە کە
کەمی شوێنی مانەوەی هەیە بۆ گەشتیاران وەکو هۆتێل میوانخانەکان ئەمانە و ڕێستۆرانتەکان بە تایبەتیش ئەمانە بۆ تۆهۆی گرفتێکە بۆ گەشتیاران بەڵام وای نەکردووە کە ڕێژەی گەشتیاران بۆ یاخود هاتنی گەشتیاران بۆ شاری سلێمانی لە کەمبوونەوە دابێ بەڵکو بگرە وەکو خۆشیان ئاماژەیان پێکرد پێشبینی دەکەن جگە لەو 900,000 گەشتیاری کە لە 5 مانگی ڕابردوودا هاتووە شاری سلێمانی پێشبینی دەکەن لە ڕۆژانی جەژنیشدا بە هەمان شێوە ڕێژەی هاتنی گەشتیاران بۆ شاری سلێمانی بەرز بێت.